بینەرانی عزیز سڵاوتان لەبێت. من فەیسەڵ محەممەدم لەم دیدارە تایبەتەدا لەگەڵتان دەبم بۆ قسەکردن لەسەر ڕۆڵ و کاریگەری و ئەدای پەرلەمان بە تایبەت لە ئێستادا کە هەرێم بە جەنگێکی قورس و بە دۆخێکی نەهەمواری ئابووریدا تێدەپەڕێ. کوردستان دووچاری بارودۆخێکی ئەمنی و ئابووری خراپ بۆتەوە. لە ئێستادا لەم ڕوانگەیەوە دەپرسین ڕۆڵ و کاریگەری و جێپەنجە و کاری پەرلەمانی کوردستان چی بۆ لەم پێناوەدا، تا چەند توانیوێتی وەک دەستگایەکی هەستیار و بەرپرسیار چاودێرێکی جدی بێت بەسەر کارەکانی حکوومەت و لە دەرکردنی پرۆژەیە ساگرنگەکان و لە بەدواداچوونی کێشەکان چ ڕۆڵێکی بینیوە. بینەرمان بن لەم دیدارە تایبەتە گفتوگۆ لەسەر ئەم بابەتەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان. دکتۆریجان بەخێربێ بۆ بەرنامەکە، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەش کاک فەیسەڵ. کوردستان بە بارودۆخێکی ناهەمواری ئەمنی و ئابووری ئاڵۆزاتی ئەپەڕێت. لە ئێستاە ئەدا و ڕۆڵی پەرلەمان چۆن هەڵەسەنگێنن؟ ڕاستی ئەوەی کە جەنابەت باست کرد زۆر ڕاستە. ئەتوانم بڵێم ئەمە یەکێکن لە بێشانسترین خولەکانی پەرلەمانی کوردستان لە کاتێکا دەست بەکار بووین کە باردۆخێکی سەختی ئابووری لە هەرێمی کوردستان لە ئارایە تا بە ئێستاش تووشی قەیرانی دارایی و قەیرانی مالی بووین لە هەرێمی کوردستان و دوایی شڕی تیرۆر بەرۆکی هەرێمی کوردستانی کرد. ئەم قەیرانانە زۆر سەختن، بە تایبەتی و شەڕێک کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە، شەڕێکی ڕۆژانەی جەبهەیەکە کە نزیکەی 1050 کیلۆمەترە و بە درێژایی ئەم جەبهەیە ڕۆژانە ڕوبەڕووبوونەوە یا مەترسی ڕوبەڕووبوونەوە لە ئارایە. ئەتوانم بڵێم کە خۆڕاگری خەڵکی کوردستان پێداگریان لەسەر ئەوەی کە ئەم بارودۆخە ناهەموارە لە هەرێمی کوردستان قبوڵ بکەن و خۆڕاگری هێزی پێشمەرگە و بەرخودانی هێزی پێشمەرگە و قارەمانەتی هێزی پێشمەرگەیە کەوای کردووە ئێستا هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی ڕاوەستێ. من لێرەوە بەڕاستی بە پێویستی ێزانم بە ناوی پەرلەمانی کوردستان و لەم بەرنامەی ئێوەوە سوپاسی خەڵکی کوردستان بکەین. خەڵکی کوردستان، موچەخۆرانی هەرێمی کوردستان، ئەهلی ناوبازار، کەسەبەی ناوبازار، هەموو چون و توێژەکانی هەرێمی کوردستان لە مانگی 11 ساڵی 2013ەوە ڕوبەڕووی قەیرانێکی دارایی گەورە بوونەتەوە لە هەرێمی کوردستان. موچە نییە، موچە نادرێ، موچە دوا ئەکەوێ، بەڵام موچەخۆران بەردەوامن لە دەوامکردن. هێزی پێشمەرگە بە درێژایی ئەم ماوەیە خۆڕاگرانە لە بەرەکانی جەنگ وەستاوەتەوە لە کاتێکە هێزەکانی ترە بینین لە ناوچەکە لە بەرامبەر گروپە تێرۆریستیەکان چۆک دادەدەن و ناوچەکان یەک لە دوای یەک تەسلیمی ئەم هێزانە ئەکەن تا بە ئەمڕۆژ کە هەندێک لەم گروپە تێرۆریستیانە بە تایبەتی گروپی داعش لە هەندێک ناوچی تر سەرکەوتن بەدەستێنێ، بەڵام لە ناوچەکانی هەرێمی کوردستان نەیتوانێەوە سەرکەوتن بەدەستێنێ. کەواتە خۆڕاگری خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگە وای کردووە کە ئێستا هەرێمی کوردستان توانیوەتی ڕوبەڕووی و بارودۆخە بێتەوە. ئێمە لە پەرلەمانی کوردستان لەم بارودۆخە سەختەیە دەست بەکار بووین و زیاد لەمەش دروستکردنی حکوومەتیش زیاد لە پێویست دواکەوت حکوومەتی هەرێمی کوردستان، هەرچەنە لەگەڵ دەست بەکاربوونی پەرلەمانی کوردستان هەوڵماندا فشار دروست بکەین بۆ ئەوی بە زووترین کات حکوومەت دروست بێ و تا ڕادەیەکیش سەرکەوتوو بووین لەوەی کە هێزە سیاسیەکان ناچار بکەین خلافاتیان بەلاوە بنێن و بێن بەدەم تەرشیحکردنی کاندیدەکانیان بۆ دروستکردنی حکوومەت. پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوو توانیوێتی دەست بکە بە پرۆسی چاودێریکردنی حکوومەت سەرڕای و بارودۆخە خراپەی ئابووری کە لە هەرێمی کوردستان هەیە. حکوومەتێکی تازەیە، هەمووی چەند مانگێک بەسەر تەشکیلکردنیە ڕانە بردووە، بۆیە ڕەنگە کاری لێپرسینەوەی وەزیر لە ناو پەرلەمانی کوردستان دەستی پێ نەکردوێ، بەڵام کاری پرسیارکردن لە وەزیرەکان، بانگکردنیان بۆ بەردەم لیژنەکانی پەرلەمان، بانگکردنی وەزیرەکان و تەنانەت سەرۆک وەزیران و جێگرەکەی و ئەنجومەنی هەرێمی وزە بۆ پەرلەمانی کوردستان بۆ گفتوگۆکردن و تاوتێکردنی پرسەکانی ئێستای هەرێمی کوردستان چەند جار لە پەرلەمان دووبارە بۆتەوە. و من دڵنیام لە خولی تەشریعی داهاتووش ئەم پرۆسەیە زیاتر ئەڕاتە پێشەوە. ئەوەی ئەرکی پەرلەمان و پەرلەمانتارانە سەرڕایان بارودۆخە خراپە، سەرڕایەوەی کە هەست بە ناسکی بارودۆخەکە، حساسبوونی بارودۆخەکەکەین، بەڵام پەرلەمانتاران بە ئەرکی خۆیان هەستاون و سەرۆکایەتی پەرلەمانیش پشتگیری پەرلەمانتاران بووە بە ئەنجامگەاندنی ئەرک و کارەکانی. بەدەر لەو بارودۆخەی سەرباری ئەو بارودۆخی کە باسمان کرد، ئەو بارودۆخە ئاڵۆزە ئەمنی و ئابووری کە هەرێمی کوردستانی گرتەوە، ئەگەر
بەراوردێک لە نێوان خولەکانی پێشووی پەرلەمان و ئەم خولی ئێستا بکەین چی جیاوازی و دەستکەوتێکە بینیتەوە؟ ئەزانی یەک لە دوای یەک خولەکانی پەرلەمانی کوردستان یەکتر تەواوەکەن یەک لە دوای یەک خول بۆ خول پێشکەوتن یەتەکایەوە لە پەرلەمانی کوردستان بۆ نمونە خولی یەکەم خولی بنیاتنانی پەرلەمانی کوردستان بوو خولی دووهەم خولی تێپەڕاندنی سەردەمی شەڕێناوخۆ بوو خولی سێهەم خولی دەنگ بەرزکردنەوەی پەرلەمانی کوردستان و دروستبوونی ئۆپۆزیسیۆن و چەسپاندنی ئۆپۆزیسیۆن لە ناو سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان بوو خولی چوارەم وەکو درێژکردنەوەی ئەم خولانەی پێشخۆیەتی بەڵام ئەوێ خولێکی جیاواز بێ کاری پەرلەمانی لە هەرێمی کوردستان زیاتر بەرێتە پێشەوە ئەم خولە ڕەنگە تەنانەت هەموو فراکسیۆنەکان چونکە ئێستا زۆربەی هەر زۆری فراکسیۆنەکان بەشدارن لە حکوومەت بەو فراکسیۆنانیشی کە پێشتر لە حکوومەت بوون ئەیبینین کە زۆر چالاکترن لە پرۆسەی چاودێریکردنی حکوومەت ئەوەی کە وای کردووە ژماری پرسیارەکانی ئەم خولە بەم ماوەکەمەی کە دەست بەکار بووە زۆر نزیک بوو بێتەوە لە ژمارەی کۆیە و پرسیارانەی بە ماوەی 4 ساڵی ڕابردووی خولی پێشوو نزیک ببێتەوە لی ئەوەیە کە ئێستا نەکرد فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنی جاران بەڵکو و فراکسیۆنەکانی کە پێشتریش لە دەسەڵات بوون و ئێستاش هەر لە دەسەڵاتن چالاکن لە چاودێریکردن توێ بڵێ ئەم خولی ئێستای پەرلەمان کە خولی چوارەمە پرسیاری گرنگتر و زیاتری کردو لە خولەکانی پێشتر وەکو باسم کرد یەکتر تەواوەکەن خولەکان بەڵام ئەم خولەش خۆی بۆ خۆی پەرلەمانتارانیانەوێت جیاواز بن سەرۆکایەتی پەرلەمان پێشکەوتن بێتە کایەوە لە کاری پەرلەمانی و هەندێک بابەتی تر کە ئێستا دەست بەکار بووینتیایە بەتایبەتی بابەتی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و داڕشتنەوەی پەیڕەوێکی سەردەمیانە بۆ پەرلەمانی کوردستان کە لە قۆناغەکانی کۆتاییەتی خۆشبەختانە ئەو لیژنەی کە دروستمان کردەوە بۆ ئەمە لە قۆناغەکانی کۆتایی کاری خۆیەتی و من پێم وابێت لەم خولە تەشریعی کە لە بەیانی دەستی پێەکەین ئەم پرۆسەیە تەواو بێ و ئەمە بە تەواوەتی تەوڕێکی تازە پەرلەمانی کوردستان نەباتە پێشەوە. ئەمەژەت بۆ کرد کە چانسی هاتنی ئێوە چانسێکی باش نەبوو واتە ئێوە لە تەرقیتێکە هاتن لە ماوەی دەمانگە 8 مانگی لە بەردۆخی جەنگ و قەیرانی دارایی ئەمە وای کردووە کە لە ئێستا پەرلەمان نەتوانێت دەست بۆ هەندێک شت بەرێ یاخود حکومەتی بن کە فراوان بۆتە هۆکاری لاوازکردنی ئەم خولە ئێستای پەرلەمان. زانی کاک فەیسەڵ هیچ بابەتێک نییە لە ماوەی ڕابردوو پەرلەمان دەستی بۆ نەبرد بێ هیچ بابەتێک هیچ مەلەفێک لە پەرلەمانی کوردستان نییە کە پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان نییە کە پەرلەمانی کوردستان دەستی بۆ نەبرد بێ بەبەستی ئەم خولە لە ڕێگای لیژنەکانی پەرلەمانەوە بە کەیسی قاچاقی لەگەڵ نەوتی قاچاق لەگەڵ گروپی تۆرۆریستی داعش بە کەیسی هەندێک لە ڕووداوەکانی لە چوارچەوەی یعنی ئەو شەڕی کە لە ڕابردووە هاتووتەکایەوە و ڕوبەڕووی هێزی پێشمەرگە بووەتەوە لە مەسەلەی نەوت و غاز و ئەم پرسە لە هەرێمی کوردستان لە مەسەلەی بودجە دارایی هەموو ئەم پرسانە و زۆرێکی ئەم پرسانە بە شێوەیەکی شەفافانە لە پەرلەمانی کوردستان لە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان باس کراوە هەماهەنگی هەیە لە نێوان دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان کە حکوومەت و پەرلەمانن لە هێنانەکایی گفتوگۆیەکی ئیجابی لەسەر ئەم پرسانە حکوومەت چەند جار هاتۆتە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی هەرێمی چەند جار هاتۆتە پەرلەمانی کوردستان لەگەڵ لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمان کۆبوونەتەوە لەگەڵ پەرلەمان کۆبوونەتەوە ئەم پرسانە تاوتێ کراون هەندێک بابەت تا بە ئێستا ڕانەگەێنراون لەبەر حساسی و بەردۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان بوونی هەیە وەگەرنا گژنەکانی پەرلەمان دەستکراوە بوون ئەندامانی پەرلەمان دەستکراوە بوون لە بەدۆداچوونی هەموو پرسێک بۆ زانیاری بەڕێزی شت لەم خولەیە یەک پرسیاری ئەندامانی پەرلەمان نەبووە کە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە ڕاستی دەسەڵاتی جێبەجێکردن نەکرابێ یەک دۆسیە نییە کە ئەندامانی پەرلەمان ویست بێتیان بە دوواداچوونی بۆ بکەن و ڕێگری هات بێتەکایەوە ئەسڵەن خۆشبەختانە و بەهۆی ئەوەی کە لەگەڵ دەست بەکاربوونی خولی ئێمەیە هەوڵماندا دیوانی چاودێری داراییش بکەوێتە سەرسکەی خۆی و سەرۆکی دیوانەکەمان بان کرد بۆی لە بەردەمی پەرلەمانە سوێنخوا ئێستا دیوانی چاودێری دارایش بۆتە هاوکاری پەرلەمان و پەرلەمانتاران لە پرۆسەی چاودێریکردن دەستەی دەستپاکی پێویستی بە هەندێک پشتیوانی هەبوو لە ڕووی یاساییەوە ئەوەش ئەنجام درراوە لە پەرلەمانی کوردستان و هەمواری یاساکەی کراوە دەستەی مافی مرۆڤیش لە ماوەی داهاتووە بەرنامەمان هەیە لیژنەی مافی مرۆڤ و پەرلەمانتاران بەرنامەیان هەیە بۆ ئەکتیڤکردن و چالاککردنی و بەگەڕخستنی کەواتە پەرلەمانتاران
و ئەو دەستانی کە سەر بە پاڕلەمانن کەوتونەتە ئیشکردن بۆ چاودێریکردنی حکوومەت بە شێوەیەکی زۆر ئاکتیڤ. ئەگەر لە خولی پێشوە ئێوە تەنها لەسەر ئاستی ئەندامانی پەرلەمان بەشدار بووبن، ئەوە لە خولی چوارەمی پەرلەمانە لەسەر ئاستی سەرۆکی لیژنەکان و سەرۆکایەتی پەرلەمانە بەشداریتان هەیە. پێدوانیە نەتانتوانیوە لە ئاسئومێدەکانی خەڵکا بن، چاوەڕوانەکانی خەڵکا بن. خۆی بەشێکی ئەوە پەیوەندی بە بەردۆخی دارایی هەرێمی کوردستان هەیە. هەندێک بابەت پەیوەندیدارە بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە هەموو لیستەکان بە لیستەکەی ئێمەشەوە کە من پێشەوە ببم بە سەرۆکی پەرلەمان سەرۆکی لیستی گۆڕان بووم بە هەموو لیستەکانی تریشەوە بەڵاممان بە خەڵک یاوە، بەڵام بەداخەوە لەبەر بارودۆخی سەختی ئابووری ئێستا هەرێمی کوردستان بەشێک لەو بەڵانانە ناتوانین جێبەجێ بکەین لەبەرەوەی ئێستا تەنانەت هاوڵاتیان موچەکانیان دواکەوێت، نەک ئەوەی کە هەندێک بەڵێنمان داوە و باشترکردنی ژیانی هاوڵاتیان جێبەجێ بکەین. بەڵام ئەوەی بە ئێمە کرابێ و ئەوەی لە توانەمانە هەبوو بێت لە ئەنجامدانی چاکسازی لە ناو پەرلەمان، لە ناو ئیدارەی پەرلەمان و لە کاری پەرلەمانیە جێبەجێمان کردەوە زیاتریشی بەدوایە، تەنانەت لە ڕووی چاکسازیکردن لە هیکەری ئیداری پەرلەمانیش دەستمان کردووە بە توێژینەوە لەم بوارەیە و هەوڵەدەین لە ماوەی داهاتوە ئەمەش بکەین هەنگاو بە هەنگاو هەوڵەدەین پەرلەمان بەرەو پێشەوە بەرین. ڕاستی ئێمە لە پەرلەمانی کوردستان ئێمە لە ئیداری پەرلەمان زۆرینەی تەواو نین، بەڵام ئەمانەوێ بە ڕێککەوتن لەگەڵ فراکسیۆنەکانی تر بە ڕێککەوتنێک و ئینسیجامێکی تەواو لە ناو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە ئەو گۆڕانکاریان وردە وردە جێبەجێ بکەین. ئەو ڕۆژەی کە تۆ بوویتە سەرۆکی پەرلەمان، میدیاکانی بزوتنەوەی گۆڕان وتیان ئیدی پەرلەمان کەوتە دەست هاوڵاتیان. ئەتوانی ڕاشکاوانە بێپەردە پێمان بڵێ تا چەند توانیوتە دەستی حیزب لە ناو حرەمی پەرلەمانە ببڕیتەوە، تا چەند وات کردووە کە پەرلەمان هی خەڵک بێنەگەی حیزب؟ ئەوەی کە پێمان کرابێ لەوەی خەڵک بەشدار بێت لە توێژەکانی ناو ئەو توێژانی لە پەرلەمان ئاگوزارن، نەک لە ناو هۆڵی پەرلەمان. لە ناو هۆڵی پەرلەمان تەنها ئەندامانی پەرلەمان ئەتوانن قسە بکەنیان ئەوانەی کە پلیان وەزیرە لە ناو پەرلەمان ئەتوانن قسە بکەن. بەڵام هەوڵمانداوە لە مناقەشەکردنی سەرجەم ئەو پرۆژە یاسا و بڕیارانی کە لە پەرلەمانی کوردستان دەرەچێ خەڵک بەشدار بێت لە گفتوگۆکانە. هەموو ئەم پرۆژە یاسانە وەرکشۆپمان پێشتر بوو ئەنجامداوە، چین و توێژە جیاجیاکان ئەوانی کە پەیوەندیدارن بە پرۆژە یاسا و پرۆژە بڕیارەکان هاتوون بەشداریان کردو لە گفتوگۆکان، خەڵکانی تایبەتمەند و ئەکادیمی و پسپۆر هاتوون قسەیان کردووە. ئەمە جگە لەوەی داواکاریەکانی خەڵک ڕاستەوخۆ ڕەنگەداتەوە لەسەر کاری پەرلەمان و لەسەر بڕیارەکانی سەرۆکایەتی پەرلەمانەوە و لە ماوەی ڕابردووە چەندین جار ئەمە هەبووە. هەڵبەتە هەموو جارێک ئێمە ناتوانین داخوازیەکانی خەڵک جێبەجێ بکەین، چونکە هەندێک هەنگاو ڕەنگە پێویستی بە کات بێ، هەندێک هەنگاو پێویستی بە دیراسەکردن هەبێ، بەڵام هەوڵەدەین داخوازیەکانی خەڵک ڕەشاو بکەین و دیراسی بکەین و کاری لەسەر بکەین. ئێوە پاکێژی تایبەتیتان هەبوو کاتێک هاتنە پەرلەمان، پاکێژەکانی بزوتنەوەی گۆڕان، پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن، ئەو شش پاکێجی کە پێشتر کارتان لەسەر کرد، چی بەسەر هات؟ ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمان ئێستا کار بۆ ئەوەکەین کۆدەنگی و تەوافق لە نێوان هێزە سیاسیەکان لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بێنی نەکایەوە بۆ ئەوەی هەموو ئەم فراکسیۆنانە ئەو بەردامە باشانەی کە بەڵێنیان داوە بە خەڵک بتوانن لە چوارچەوەی پرۆژە یاسا و بڕیارەکانی پەرلەمانی کوردستانە جێ بکەنەوە. من ئێستا نوێنەرایەتی بزوتنەوەیەک بە تەنها ناکەم لە پەرلەمانی کوردستان. ئێستا ئێمە سەرۆکایەتی پەرلەمانەکەین، تەنها بزوتنەوەی گۆڕان نییە بەڵێنی بە خەڵک داوە، تەنها لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆنی جاران نین بەڵێنیان بە خەڵک داوە، لایەنەکانی پێشووی دەسەڵاتیش بەڵێنیان بە خەڵک داوە. ئێمە هەوڵی ئەوادین زمینەیەکی لەبار بێنینەکایەوە بۆ ئەوەی هەموو ئەم فراکسیۆنانە بتوان ئەو بەڵێنانەی بە خەڵکیان داوە لە چوارچەوەی پرۆژە یاسایە تەقدیمی ئەمەی بکەن، ئێمە بینێرین بۆ لیژنە تایبەتمەندەکان و ڕاپۆرتی لەسەر حازر بکرێ و بێتەوە ناو هۆڵی پەرلەمانەوە بۆ زانیاریشە. لە ماوەی ڕابردوو ئەتوانم بڵێم ئەو پرۆژە یاسا و بڕیارانی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوون ڕەنگی هەموو هێزولایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی تایە، ڕەنگی هەموو فراکسیۆنەکانی تایەوە، دەنگی هەمووانی تایەوە لە فراکسیۆنە جیاجیەکانەوە پێشکەشکراون. بۆیە بۆ چاکسازی بۆ ئەنجامدانی چاکسازی هەوڵەدەین ڕێگا خۆش بکەین هەموو فراکسیۆنەکان بەشدار بن لە هێنانەکایە و چاکسازیان. ئەم تەوافق سیاسی کە بەڕێستان باسیەکەن ئەو بەش بەشێنە حیزبی کە ئێستا لە پەرلەمانە هەیە، وای نەکردووە کە پەرلەمان لە خەڵکی پسپۆڕ و تایبەتمەند و شارەزا دوور بخاتەوە؟ ینی
ئەندامێکی پەرلەمان بە تەوافقی سیاسی و حیزبی هاتوتە پەرلەمان و نەک بە کەفا ئەو توانای خۆی ئەمە ڕەنگی نەیەوەتۆ لەم خوڵی پەرلەمانەیە ئەمە دوو هێنی هەیە دوو ڕەهەندی هەیە جارێ ئەندامی پەرلەمان بە تەوافق نەهاتوە بە دەنگی خەڵک هاتووە ئەندامانی پەرلەمان بە دەنگی خەڵک بەڵام لە ڕێگەی سیستمێکی هەڵبژاردنەوە کە بازنەی بەڵێ لە ڕێگەی سیستمیکی هەڵبژاردنەوە هەندێک خاڵی ئیجابی هەیە و هەندێک خاڵی سەربی هەیە هەر لە ئێستاوە فراکسیۆنەکان کەوتونەتە دراسەکردنی لایەنە پۆزتیڤەکانی ئەم سیستمی هەڵبژاردننی کە ئێستا هەیە و لایەنە نێگەتیڤەکانی ئەم سیستمی هەڵبژاردنەوە چۆنێتی چارەسەرکردنی لایەنە نێگەتیڤەکانی و بەهێزکردنی لایەنە پۆزتیڤەکانی بەڵام ئەوەی پەیوەندیدارە بە تەوافق ئێستا لە پەرلەمانی کوردستان هیچ فراکسیۆنێک زۆرینەی ڕەهای ئەندامانی پەرلەمانی کوردستانی نییە تا بتوانێت بەتەنها خۆی پرۆژە یاساکان دەربکە یان پرۆژە بڕیارەکان دەربکە بۆیە بۆ دەرچوونی پرۆژە یاساکان پێویست بە جۆرێک لە سازان لە بینی فراکسیۆنەکان لە نێوان فراکسیۆنەکانە هەیە ئەستەن ئەمە زۆر زۆر گرنگە چونکە ئەو کاتی سازان لە نێوان زۆر جار باس لەوە کرێ ئەوترێ پرۆژە یاسا و بڕیارەکانی ئێستای پەرلەمان ئێستا زیاتر 5 فراکسیۆن دەریەکەن کەمە شتێکی زۆر زۆر باشە من پێم وایە ئەمە خاڵێکی زۆر ئیجابیە چونکە ئەگەر بڕیارەکان لە ڕابردووە بە زۆرینە و کەمینە دەرچوو بێ ئێستلانی کەم ئەو بڕیارانە تعبیر لە سەدا 90 دەنگدەرانی هەرێمی کوردستان و نێرەرانی خەڵکی کوردستانەکە بۆیە لە هەردوو ڕۆکەوە پێم وابێت ئەوەی کە پێویست بێت ئەنجامەدرێت. دکتۆر یوسف ئەگەر پێم بڵێ لە سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستمی پەرلەمانیە یاخود سەرۆکایەتیە یاخود تێکەڵە هێشتا پرۆژی دەستوری هەرێمی کوردستان پەسەند نەکراوە بەڵام شێوەیەک لە تێکەڵی لە یاساکانی هەرێمی کوردستان هەیە لەم بوارەیە لە کاتێکە حکوومەت لەلایەن پەرلەمانەوە متمانەی پێدرێکامەیەکێکە لە خەسڵەتە هەرە دیارەکانی سیستمی پەرلەمانی بەڵام سەرۆکی هەرێم بە یاسای سەرۆکایەتی هەرێم لە دەرەوەی پەرلەمان هەڵبژێردرێت لە ناو خەڵکەوە هەڵبژێرە بۆیە شێوەیەک لە تێکەڵی لەم بوارەیە هەیە. زۆر جار باس لەوە کرێکە نیمچە پەرلەمانیە بەڵام ئەگەر گریمان نیمچە پەرلەمانی بێ ئەو هەموو دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێم پەیوەندی بە چیوە؟ پەیوەندی بە یاسای سەرۆکایەتی هەرێمەوە هەیە کە لەلایەن پەرلەمانی کوردستان لە خولی دوو دەرکراوە. باشە هەر سەبارەت بە پرسی پەرلەمان ئەوترێت پەرلەمانی کوردستان بۆتە پاشکۆی سوڵتەی تەنفیزی ینی بە جۆرەکان دەسەڵاتی کەم بۆتەوە و لە ژێر ڕەحمی سوڵتەی تەنفیزیایە لەم بارەوە چیاڵێن؟ ئەسڵەن خۆی لەم ناوچەی ئێمە بەداخەواڵم لەم ناوچەی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چەند ئەزمونێکی لێ دەرچێ ئەوی تری پەرلەمان ڕۆڵی وونە ڕۆڵی غایبە لە هەرێمی کوردستانیش وردە ڕۆڵی پەرلەمان گەشەی کردووە و من پێم وایە ئێستا زۆر زیاتر ڕۆڵی پەرلەمان گەشەی کردو بۆ ئەوەی بێتە دەسەڵاتێکی هاوشان لەگەڵ دوو دەسەڵاتەکەی تر دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان و عفوی دەسەڵاتی قەزایی وردە ئەم ڕۆڵە زیاتر گەشەکە و من هیوادارم ئەو کاتی کە ئێمە تەواو بین لە کارەکانمان بە تەواوەتی هاوسەنگی هەبێت لە نێوان هەرسێ دەسەڵاتەکە و ئێستا ڕاستی بەرەو پێشوونی زۆر گەورە لەم ڕۆ هەیە هەر ئەو هەماهەنگیە گەورەی کە ئێستا لە نێوان دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی تەشریعی هەیە لە ئامادەبوونی وەزیرەکان لە بەردەم لیژنەکانی پەرلەمان لە ئامادەبوونی سەرۆک وەزیران و جێگرەکەی و ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز و وەزیرەکانی تر لە بەردەم پەرلەمانە ئەمە خۆی بۆ خۆی دەلالەتی گۆڕانی ئەو هاوسەنگەیە کە لە ڕابردووە هەبوو. پێت وایە زووە بۆ ئەوەی کە ئێمە پاش چارەکە سەدەیەک لە ئەزمموی پەرلەمانی هێشتا نەماتوانی بێ وەک پێویست فۆرمەلەی کاری پەرلەمانی بکەین لە هەرێمی کوردستان؟ نەخێر زوو نییە بەڕاستی هێشتا درەنگیشە تا زوو ئێمە خۆمان زیاتر ڕێبکەین ژیانی سیاسی لە هەرێمی کوردستان بە سیستماتیک بکەین ئابوووریەکی بەهێزمان هەبێ ژێرخانی ئابووری ببوژێنینەوە ئەوەندە بەهێزبین لە دەرەوە و ئێستا زیاتر لە هەر کاتێک پێویستمان بەوە هەیە کە لە دەرەوە بەهێزبین و پێم وایە لە دەرەوە قەت بەهێز نابین ئەگەر لە ناوخۆ دەوڵات دروست نەکەین ئەگەر لە ناوخۆ دامەزراوەکان دروست نەکەین ئەگەر لە ناوخۆ شەفافیت نەبێ ئەگەر لە ناوخۆ ئابووریەکی بەهێز نەبێ ئەگەر لە ناوخۆ ئازادیەکان پارێزراو نەبێ ئەگەر لە ناوخۆ سیستمی دیموکراسی نەچەسپێنرێ پێویستە ئەمە بکەین هیچ زوو نییە و زۆریش درەنگە و من پێم وایە لەم ململانیانی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونی هەیە لەو ململانی قلیمی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونی هەیە بەهێزترین چەک ئەگەر بەدەست ئێمەوە بێ لە کاتێکا کە هێزی ڕقمان نییە کە هێزێکی چەکداری هاوشێوەی دەوڵەتانی ترە ڕاستی بەهێزترین چەک ئەگەر بەدەست ئێمەوە بێ و بتوانین خۆمانی پێ بەهێز بکەین بریتە لە چاککردن و چاکسازیکردن لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان. ڕاستی ئێمە لە قەیرانین بەڵام ئەم قەیرانە پێویست دەکات ئەو وانەی فێرکردبین کە
پێویستە کات چاکسازی بکەین بەبێ چاکسازیکردن لە هەرێمی کوردستان کە هەموو لایەکی لەسەر ڕێککەوتون ڕاستی بارودۆخی هەرێمی کوردستان ڕەنگە بە عقارێکی خراپە بڕوە لە کاتێکە بە ئەنجامدانی چاکسازی بە ئیرادەیەکی بەهێز بۆ ئەنجامدانی چاکسازی لە ڕووی اقتصادی و لە ڕووی سیاسیەوە ئێمە ئەتوانین سەرجەم ئەم تەنگژانی لە بەردەممانە بیکەینە وێستگەی بەرەو پێشڕوون و لە دەرویشەوە بەهێزتر بین و بە خطابێکی زۆر باشتر قسە بکەین لەگەڵ دەرەوە. بەڵێ هەندێک لە چاودێران پێیان وایە کەڵەکەبوونی کێشەکان لە هەرێم بە تایبەتی لە دوای دروستبوونی بارودۆخی شێوانی بارودۆخی ئەمنی و ئابووری لە هەرێمی کوردستان ئەگەڕنەوە بۆ ئەوەی کە پارلەمان بە تایبەت لەم خۆیان نەیتوانیوە چاودێرێکی ئەکتیڤ بەسەر کارەکانی حکوومەتەوە لەم بارەیەوە چیڵێن وەکو باسم کرد جارێ حکوومەت تازە بووە ینی مراعاتی حکوومەتەکە ماوەیەکی خۆی هەر وەزیرێک کە دەست بەکارە بێ تۆلانی کەمە 5-6 مانگێکی بیتێ بۆ ئەوەی بزانی چیەکە لە ڕابردوو چی هەبووە و ئێستا چیەکە لەگەڵ ئەمەشە وەکو باسم کرد ئەندامانی پەرلەمان نەوەستاون لە چاودێریکردنی حکوومەت و لە چاودێریکردنی وەزیرەکان هەر ئەو ژمارە زۆرە پرسیارەی کە وەکو باسم کرد نزیکەی 380 و ئەوەندە پرسیار ئاراستی حکوومەت کراوە لە کاتێکە لە خولی چوارەم بە هەموو خولی چوارەمەوە 420 پرسیار ئاراستی حکوومەت کراوە ئەمە دەلالەتی ئەوەیە کە پەرلەمانتاران نەوەستاون لە چاودێریکردن پەرلەمان نەوەستاوە لە چاودێریکردن بەڵام ڕەنگە خەڵک چاوەڕێەوە بێ ڕۆژێک لە ڕۆژان ببینێ وەزیرێک لە پەرلەمان دەستی پێ لە کار بکێشێتەوە سەحبی سیقەی لێ بکرێت کە من پێم وایە ئەمە زۆر دوور نییە هەر وەزیرێک ئەگەر پەرلەمان گەیشتە و قەناعەتەی ناتوانێت بە باشی ئیش و کارەکانی جێبەجێ بکە دوور نییە لە خولەکانی داهاتوو ئەمە ببینین و من پێم وایە ئێستا تەنانەت فراکسیۆنە جیاجیەکان دەست پێشخەرن لەوەی وەزیرەکانی خۆیان بانکەن بۆ پەرلەمانی کوردستان پرسیار لە وەزیرەکانی خۆیان بکەن و ئەم فراکسیۆنانە و ئەم هێز و لایەنە سیاسیانە دەرکیان بۆ کردووە کە بەدەستهێنانی متمانی خەڵک زۆر گرنگترە لە پاراستنی دڵی کەسێک یان دوو کەس یان وەزیرێکیان چەند وەزیرێکی تر پێویست بوو چانسێک بەم وەزیرانە بدرێ پێویستە چانسێکیان پێ بدرێ بەڵام پەرلەمان پێویستە کات پرۆسی چاودێریکردنی خۆی نەوەستیان ئەگەر تەشکیلەی حکوومەت پێگاتەی کابینەی هەشتم تازە بێت بۆی کە جۆرێک لە مڕعات بکرێ ئەی لەسەر ئەو کێشەکە کەڵەکە بووە زۆرانی کە لە ماوەی 24 ساڵی ڕابردووە ئێوە چیتان کردو طبعا لەسەر کێشە کەڵەکەبووەکان چاوەڕێ ئەوشمان نەکرد کە حکوومەت دروست بێ بەڵکو لەگەڵ حکوومەتی پێشوش کابینەی پێشوو سەرڕایەوەی کە کابینەی تازە دەست بەکار نەبوو کابینەی پێشوو کابینەی کاربڕێکەر بوو هات بانگمان کردنە پەرلەمان و لە پەرلەمان گفتوگۆی ئەم قەیرانانەمان لەگەڵ کردن و لە دوای ئەوەش بەردەوام پەرلەمان یەکێک لەو مەلەفانی کە بە وردی چاودێریەکە مەلەفی باری ئابووری هەرێمی کوردستان مەسەلەی نەوت و غازەکەمە بەشێکە لەو مەلەفانی کە تۆ پێ دوایە کەڵەکە بووە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغا وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان پێشەوەی بڕاتە بەغا ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عراقی کە هاتە پەرلەمانی کوردستان و دوای ئەوەشی کە گەڕانەوە هاتنەوە پەرلەمان و فراکسیۆنە جیاوازەکانیان لێرە ئاگادار کردەوە لە دەرەنجامی کۆبوونەوەکانیان کەواتە شێوەیەک لە هەماهەنگی زیاتر لە نێوان حکوومەت و پەرلەمان هاتۆتە کایەوە سەبارەت بەم مەلەفانە کەواتە پەرلەمان تا چەند توانیوێتی تعدیلی ئەو قانونە خراپانە بکە کە لە ڕابردووە پارتی وێشێتی دەریان کردووە ئەزانی هەندێک یاسا لە جێبەجێکردن بۆ دەرەکەوێت کە کەم و کورتیتیایە هەندێک یاسا لە ڕابردوو دەرکراوە باش زانراوە ئێستا هەستەکرێت کەم و کورتیتیایە ئەم پرۆسی دەستی پێ کردووە زیاد لە 100 پرۆژە یاسا لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەیان بۆ کراوە و هەندێک لەو پرۆژە یاسانیش لە ڕابردوو پەسەند کراون هێنراون ئێستا تعدیلیان کراوە وەکو یاسای خۆپیشاندان وەکو یاسای سەرۆکایەتی هەرێم وەکو یاسای خوێندنی باڵاوە پرۆژە یاسای تریش هەن بۆ تعدیلکردنی یاساکانی تری پەرلەمانی کوردستان ئەم پرۆسەیە بە شێوەیەکی سەرسەڕات باش تا چەند توانی وتانە حکوومەت ناچار بکەن کە قانونەکان جێبەجێ بکە بۆ نمونە یاسای ئەحزاب بۆ نمونە قانونی ئەنجومەنی ئاسایش ئەو کەیسە گرنگانە تا چەند فشارتان لەسەر حکوومەت دروست کرد بوو ئەندامانی پەرلەمان پرسیاری جۆرا و جۆریان لەسەر ئەم بابەتانە کردووە و ئاڕاستی حکوومەتیان کردووە و تەنانەت بانگێشتی ئینەکانیشان کردوون لیژنەکانی پەرلەمانیان کردوون بۆ پرسیینەوە لەم بابەتی کە جەنابەت باسیەکەی لە چۆنێتی جێبەجێکردنی یاساکانی کە لە ڕابردوو دەرچوون بەڵام ئێوە ئەوەترێت تەنها یەکجار سەرۆشی حکوومەتان بان کردوتە پەرلەمانەوە ئەو جارش لەبری ئەوەی کە ئێوە محاسبە و لە برسینەوە لەو بکەن ئەو محاسبەی پەرلەمانی کردووە سەبارەت بەمە چیڵێن تشتی وانە جارێک کەس محاسبەی پەرلەمانی نەکردووە و ناشیکە و ناکرێ
هیچ دەسەڵاتێک محاسبەی پەرلەمان بکە و پەرلەمانتاران ڕەنگە لە ئەنجامی لە کۆبوونەوەیە وەکو چۆن لە ناو پەرلەمانتاران جاری وهەیە قسەی بەرزونز مەکرێ لە ناو پەرلەمانتاران و لەگەڵ یەکتر متەشەنج بن جاری واژ هەیە پەرلەمانتار لەگەڵ وەزیر یان لەگەڵ سەرۆک وەزیرانیش تووشی تەشەنج بن قسە هەندێک هینە بێت کە ئەبێت هەوڵی کۆنتڕۆلکردنی ئەمەش بین بەڵام من پێم وایە لە ئەنجامی گفتوگۆکردن ئاساییە تەشەنجیش دروست بێ جاری واژەیە شەڕی ناو پەرلەمانە یعنی وەکو چۆن لە بینی پەرلەمانتاران ئەمە شتێکی ئاساییە و ڕوویاوە لە پەرلەمان جاری واشەیە شتی بەسیط و بچووک لە بینی وەزیر و پەرلەمانتار یان پەرلەمانتار و وەزیر سەرۆک وەزیران و پەرلەمانتار ڕۆدا و قابلی چارەسەریش یەکێک لەو پرسە گرنگانی کە لە ئێستا ناوەندی میدیایی و چاودێرانی سیاسی قسەی لەسەرەکەن داڕشتنەوەی دەستوری هەرێمی کوردستان هەموارکردنەوەی دەستوری هەرێم ئەمەوێ بزانم پەرلەمانی کوردستان لە بلایەنەوە چی بۆ ئەم پرسە گرنگە کردو بەڵام پشوویەکی کورد وەرەگرین دواتر وەڵامی پرسیارەکەم بەرەو بەڕێزان پشوویەکی کورد و پاشان ئەگەڕێنەوە وڵاتان و بەردەوام بین بەڕێزان جارێکی دیگە سڵاوتان لێبێت بەردەوامین لەم دیدارە تایبەتدا بۆ گفتوگۆ لەسەر ئەدا و کاری پەرلەمانی کوردستان بە میوانداری بەڕێز دکتۆر یوسف حەمەد سەرۆشی پەرلەمانی کوردستان دکتۆر جارێکی دیکە سڵاو لێبێ بەر لە پشۆکە پرسیاری پرسیشی گرنگ کە لە ئێستا لە ناوەندی میدیایی یا قسەی لەسەرەکرێت پەرلەمانی کوردستان چەند هەوڵیاوە بۆ هەموارکردنەوەی دەستوری هەرێمی کوردستان و داڕشتنەوەی ئەو دەستورە طبعا خوێندنەوە بۆ پرۆژه یاسایە کرا لە پەرلەمانی کوردستان بۆ ئامادەکردنی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بۆ ڕاپرسی کە هەموو ئەو ئالێتانی تایە کە چۆن پەرلەمانی کوردستان جارێکی ترسە لە نوێ ئەم پرسە بێنێتەوە بەرگفتوگۆ و دواتر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بهێنرێتەوە بۆ پەرلەمانی کوردستان بۆی پەسەند بکرێەوە دواتر بخرێتە ڕاپرسیەوە بۆ بەردەوام ڕۆژانە متابعە و گفتوگویانە ئەکەین کە لە نێوان فراکسیۆنە جیاوازەکان و لیژنی یاسایی پەرلەمان هەیە بۆ ئامادەکردنی راپۆرتەکەی و ئێستا ئەتوانم بڵێم تەنها ڕەنگە کێشە لەسەر یەک دووشە لەم پرۆژە یاسایە مابێت کە من هیوادارم ئەمڕۆ کە ئێمە بەرنامەیە تۆمارەکەین ئەم کێشە و گرفتانەش نمێنێ و راپۆرتی لیژنی یاسایی لەسەر حازە بکرێت بۆ ئەوەی لە نزیکترین کاتە پەسەند بکرێت لە پەرلەمانی کوردستان و ئەم پرۆسێژ بە شێوەیەکی ڕێکوپێک بڕاتە پێشەوە کەواتە تۆ بەمێدەوەڵی کە ئەگەری زمینەیەکی باشەیە بۆ داڕشتنەوەی دەستور و هەموارکردنەوەی ئەوجارێ لانی کەم لەسەرتاوە پرۆژە یاساکەی کە پێویستمانە بۆ دانانی ئالیەتێک بۆ گفتوگۆکردن لەسەر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان و چۆنێتی هێنانەوەی بۆ پەرلەمانی کوردستان و خستنە ڕاپرسی ئەم ئالیەتە لە چوارچێ پرۆژە یاسایەکە ڕێکخراوە کە من هیوادارم لە یەک دوو ڕۆژی داهاتووە بەرەو پێشوونی تەواو بێتەکایەوە و راپۆرتەکەی حازر بێ بۆی بخێنەوە بەرنامەی کاری پەرلەمان کەواتە ئەتوانی پێماڵی وادەیەکی دیاریکراو هەیە بۆ خستنە ڕاپرسی ئەم پرۆسێ دەست پێەکە و لیژنەیەک دروست دەکرێت بۆ گفتوگۆکردن لەسەر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان و هێنانەکایی سازان لەسەری وە دواتر دێتەوە پەرلەمان کە هاتەوە پەرلەمانیش گفتوگۆی لەسەرەکرێ پێویستی بە دوو لەسەر سەی دەنگی ئەندامانی پەرلەمانە بێ و دواتری شەخرێتە ڕاپرسیەوە وەک سەرۆکی پەرلەمان هەڵوێستی تۆ چیە لەسەر هەموارکردنەوەی دەستور ئەم پرسێکی ئاڵۆزە ڕاستی لە ماوەی ڕابردوو کەمترین قسەمان لەسەری کردو چونکە وتوێژ هەبوو لە بینی فراکسیۆنەکانە لە ماوەی ڕابردووتر لە خولەکانی پێشوو تەشەنجێکی گەورە لەسەر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان هەبوو لێکتێنەگەیشتنی گەورە لە بینی لایەنەکانە هەبوو بێمتمانەیی هەبوو هەوڵێەوەمان داوە ئەم بێمتمانەیە ئەم لێکتێنەگەیشتنە لە جەوێکی ئارام و هادە بۆ گفتوگۆ بڕەوێنینەوە لایەنەکان بینینە سەر فراکسیۆنەکان چونکە ئێستا فراکسیۆنەکان نوێنەرەتی لایەنەکانەکەن ئێمە هەوڵ دەین فراکسیۆنەکان گفتوگۆ لەم بابەتە بکەن هەڵبەتە لە لیژنەکە ئەگونجێ نوێنەری لایەنە سیاسەکانیش بوونیان هەبێ بێنە سەر مێزی گفتوگۆ ئەبێت هەموو لایەنەکان هەموو فراکسیۆنەکان ئامادە بن دانوستان لەسەر ئەم پرسە ئەنجام بن و لە حەلی بۆ سەد پێک بگەن هەر لە ئێستاوە پێویستە کات زمینی ئەوە لەبار بێ بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان ئەگەنە ڕێککەوتن و لەسەر ئەم پرسەش ئەتوانن بگەنە سازان کە پێویستە بۆ ئێستا و داهاتوی هەرێمی کوردستان تۆ بە ئومێدی لەسەر هەموارکردنەوەی کار بۆ ئەوەکە باشە چەند مانگی کەمی ماوە بۆ پۆستەکەی بارزانی و تاوابوونی خولی سەرۆکایەتی هەرێم سەبارەت بەم پرسە پەرلەمانی کوردستان لە چیە و چکارێکی ئەنجام ئەم پرسەش دیسانەوە پێویستی بە وتوێژی نێوان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هەیە بەڵێ
ئەبێت دان بۆ وابنین کە لە ماوەی داهاتوو ڕوبڕووی مەسلەیەکە بگینەوە کە بریتە لە پرسی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان. بۆیە پێویستی بە دانوستان هەیە، ئەمە پێویستی بە دانوستان هەیە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە، بە تایبەتی کە ئێستا ئێمە لە سەردەمی جەنگە ئاژین. لەم سەردەمەیە هەم ڕەنگە ئەنجامدانی هەڵبژاردن کارێکی ئاسان نەبێ و لە هەمان کاتیشا دووکەرتبوون لە ناوخۆی هەرێمی کوردستان ڕەنگە کارێکی خراپ بێ. بەڵام دانوستان لە نێوان لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هاتۆتە کایەوە سەبارەت بەم پرسە و من هیوادارم لەم بوارەشا بەرەو پێشوونی ئیجابی بێتە کایەوە. باشە، کەواتە ئەگەری درێژبوونەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم لە ئارایە یاخود بەپێی دەستور کاتی تەواو بوو. جارێ ئێمە هێشتا پرۆژەی دەستورمان نییە، ناشمەوێ وەکو چۆن لەسەر پرسی یاسای سەرۆکایەتی یاسای ئامادەکردنی دەستور بۆ ڕاپرسی قسەمان نەکرد بۆی گفتوگۆ هەمگاتە ئەنجام و خۆشبەختانە ئێستا لە ئاستێکی زۆر پێشکردن لە مرۆ نامەوێت پێش ڕووداوەکان بکەوم، پێش ئەو گفتوگوانە بکەوم کە پێویستە کات فراکسیۆنەکان ئەنجامی بن لەسەر ئەم پرسە. بەڵام ئەوەی من تێگەم لە مووقفی لایەنە سیاسیە جیاجیەکان و لە مووقفی سەرۆکایەتی هەرێم، سەرۆکی بەڕێز سەرۆکی هەرێم کە من پێکەوە دانیشتون قسەمان کردووە و لە هەڵوێستی فراکسیۆنە جیاجیەکان پرسی تەمدید درێژکردنەوە کۆتایی پێهاتووە و هیچ لایەک قسە لەسەر ئەمە ناکە و هیچ لایەک بیر لەمە ناکاتەوە. هەموو لایەک بیر لە ڕێگا قانونیەکان و ڕێگا دەستوریەکانەکەنەوە بۆ تێپەڕاندنی ئەو کێشەیە کە لە داهاتووە ڕەنگە دروست بێ. قسەیەک هەیە کە لە خولی پێشوشە سەرۆکی هەرێم بۆ خۆی ڕازی نەبوو بە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم. ئایا لە ئێستا بۆ خۆی ڕازیە بم پرسە یاخود لە کۆبوونەوەی خۆت لەگەڵ سەرۆکی هەرێم شتێک لەم لایەنەوە باس کراوە؟ ئەو لەگەڵ ئێمەش باسی لەوە کردووە کە ڕازی نەبووە بۆ پرسەوە ئەسڵەن واژۆی ئەو یاسایەشی نەکردووە کە لە پەرلەمانی کوردستان بۆ ئەمە بەستە پەسەند کرابوو. بۆیە من ئەمەوێت ئەوە بڵێم تەنها لەم ڕۆوە ئەوەیە کە هەموو لاکان و دەسەڵاتەکان لەگەڵەوەن کە ئەم پرسە بە شێوەیەکی یاسایی چارەسەر بکرێ. باشترین حەل بۆ ئەمە ئەوەیە کە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کاری تیا بکرێ و ڕێگاکانی تریش لە بەردەم پەرلەمانی کوردستان و فراکسیۆنە جیاجیەکان کراون. بەڵام پرسی تەمدید و درێژکردنەوە پێم وابێت کۆتایی هاتووە. ئەگەر ڕازی نەبوو بە درێژکردنەوە بۆچی یاساکەی ڕەت نەکردەوە لە کاتێکە سەرۆکایەتی هەرێم دەسەڵاتی ئەوەی هەیە کە ئەو یاسایانەی کە پەرلەمانی خاتە بەردەستی ڕەتی کاتەوە یا قبوڵی بکات؟ من سەرۆکی هەرێمی کوردستان نیم و ناشمەوێت قسە لەسەر ئەو ڕووداوانە بکەم کە لە ڕابردوو ڕوویانداوە و لە گوتوێژیشمان لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکان داوامان لێکردوون و ئێمە خۆشمان وا مامەڵاکەین کە ڕابردوو بەجێبێڵین بڕوانینە داهاتوو چۆن ئەتوانین ئەم پرسانە لە داهاتوو چارەسەر بکەین. ئەگەر هەر لە ڕابردوو بمێنینەوە ئەسیری کێشە و گرفتەکانی ڕابردوو بین ناگەینە دەرەنجام. لە داهاتوو ڕوبەڕووی کێشەیەکە بینەوە کە پێویستی بە چارەسەرکردنەیە. چۆن پێویستە ئەم کێشەیە چارەسەر بکەین، ڕێگاچیە بۆ چارەسەرکردنی ئەبێ بیر لەمە بکەینەوە. کەوایە ئەگەر بارزانی ڕازی نەبێت بە کۆتایی هاتنی ماوەی سەرۆکایەتی هەڵوێستی پەرلەمان چییە بێت؟ ئەگەر ڕازی بێت بەدیل چییە و چییە؟ وەکو باسم کرد ئەم قسە و باسانە هێشتا زۆر زووە. ئەمە پێویستی بە لێکتێگەیشتن و دانوستانە بە دانوستانەکان دەست پێ بکەن. لە هەموو حاڵەتێکە دەرەنجامی دانوستانەکان هەرچی بوو ئێمە بۆ خەڵکی کوردستانی ڕاگەین. قسەیەک هەیە لە نێوان نەشتۆ مستەفا و فواد مەعسوومە ئەگەری کاندیدی پلەیەک بن بۆ سەرۆکی هەرێم ئەوەندەی ئێوە وەک پەرلەمانی کوردستان و وەک سەرۆکایەتی پەرلەمان ئاگادار بن ئەم دەنگۆیە تا چەند ڕاستە بۆ بەدیلی بارزانی ئەگەری نەوشتۆ مستەفایە یا فواد مەعسوومە؟ من هیچ شتێکم لەم بارەیەوە نەبیستووە چونکە ئەسڵەن هێشتا کاتی ئەم بابەتە نەهاتۆتە کایەوە. لە ئێستاە بەرزانی مافی خۆ کاندیدکردنەوەی هەیە جارێکی دیکە بۆ ئەوەی کە درێژە بە سەرۆکایەتیەکەی خۆی بات؟ یاسای سەرۆکایەتی هەرێممان هەیە بە گوێرەی یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم دووجار بۆی هەیە خۆی کاندید بکە. لە خولی پێشوش بۆیە ئەم پرسە کێشای بۆ تەمدید لەبەرەوەی کە نەئەکرا بە پێی ئەو یاسایە بەڕێز بارزانی خۆی کاندید بکاتەوە بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان.
ئەم پرسە هەمووی لە چوارچێوەی ئەو گفتوگۆیانە یەکلا ئەکرێتەوە کە لە نێوان فراکسیۆنەکان هاتوۆتەکایەوە درێژەیە بێت. کەواتە لەو دەستورە ئەگەرێک هەیە کە ئەم دەستورە تحدیدی نەتەحدیدی سوڵتەی کردووە نەتەعدیلی سوڵتەی کردووە لە ئەو حاڵەتێکە چۆن مامەڵە لەگەڵ کەیسەکە ئاکرێت لە ڕووی یاسایی و لە ڕووی دەستوریەوە یعنی چۆن نەتەحدیدی سوڵتە مەبەستم ئەوە ینی دقێکی دیاریکراو هەیە بە ئەوی کە پێمان بڵێ لە ڕووی دەستوریەوە چیدی سەرۆکایەتی هەرێم مافی خۆڵبژاردنەوەی نییە یاخود ئیمکانی هەموارکردنەوەی هێشتا پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان گفتوگۆکان لە دەستی پێ نەکردوێتەوە پێویستە کات گفتوگۆکان لەسەری دەست پێ بکاتەوە ئەو لیژنەیە گفتوگۆی لەسەر بکەوە ڕەشنووسەکەی بێنێتەوە پەرلەمانی کوردستان گۆڕان کاندیدیە بێت ئەگەر ئەو پرسیارە بێ لە زوتنەوەی گۆڕام کرێ تۆ هیچ ئاگادارێکی لەسەر ئەو نییە نەخێر باشە کۆبوونەوەی یەکی سی پەرلەمانی کوردستان لەگەڵ لیژنەی باڵای نەوت و غازی هەرێم ئەوەندەی ئێوە ئاگادار بن لەسەر ئاسی سەرۆکاتی هەرێم بەشداریتان نەکردو بەڵام وەکو خودی پەرلەمان ئەو کۆبوونەوەیە چەند ئیجابی بوو چی لێکەوتەوە خۆی ئەو کۆبوونەوە لە چوارچەوەی ئەو زنجیرە کۆبوونەوەیە کە لە نێوان دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان هەیە سەبارەت بەم کەیسە و ئەوەش درێژکراوەی کۆبوونەوەکانی نێوان دوو لیژنە پەیوەندیدارەکەی پەرلەمان و ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز بوو کە فراکسیۆنەکانی پەرلەمانیش بەشداریان تیا کرد و لەم کۆبوونەوانەیە هەردوو لە بیڕوا و ئاڵوگۆڕەکەن سەبارەت بەم پرسە لە کۆبوونەوەی ئەم دوایانەی ئێوە وەک پەرلەمان لەگەڵ حکوومەت باس لە حەو خاڵی جەوهەری کراوە ئەگەر ئەجەندای کۆبوونەوەکە و گرنگی ئەو حەوت خاڵە باسکەیت ئەوە پێویستەکات لەو کەسانە بپرسرێت کە بەشداریان لە کۆبوونەوەکە کردووە بەڵام وەکو باسم کرد لە ئەنجامی ئەو گفتوگویانی کە هاتووتکایەوە ڕێککەوتون لەسەر ئەو حەو خاڵی کە جەنابەت باست کرد کە بەشێکی پەیوەندیدارە بە بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و کەیسی نەوت و غاز و دارایی لە ناوخۆی هەرێمی کوردستان و بەشێکیشی پەیوەندیدارە بە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغا و ئەوەی کە ئەم کەیسە پێویستێتی. بەڵێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە سیاسەتی دارایی هەرێمی کوردستان چه هەڵسەنگاندێکی هەیە ئایا ئەتوانین بڵێن ئاراستەیەکی فەلسەفی سیاسی دیاریکراوی هەیە؟ ڕاستی جاری وا هەیە بیرەکەمەوە وا هەست دەکەم کە ئێمە ئەسڵەن سیاسەتێکی ئابووریمان نییە لە هەرێمی کوردستان یعنی من نازانم ئابووری هەرێمی کوردستان چۆنە ڕابڕێەوە یعنی تەنها وا بووە کە چاوەڕێی لە ساحەڤەی بەغامان کردووە هاتووە و ئەوە دابش کراوە بەسەر موچەخۆران لە هەرێمی کوردستان ئیستثمارات زۆر لە ئاستێکی لاواز بۆ وانی بۆ بەرهێنان کەرتی پیشەسازیمان هەر نییە کەرتی کشت و کاڵ زۆر لە ئاستێکی دواوەیە کە لە ساحەڤەی بەغا نەما ئەمجا پشتمان بە نەوت بەستووە ئێستا بە هەناردەکردنی نەوت لە ڕاستیەکە ئەمەش مەترسیێکی گەورەیە بۆ سەر ئابووری هەرێمی کوردستان بۆ سەر داهاتووی ئابووری هەرێمی کوردستان چونکە بەردەوام نەوتیش نرخی نەوتیش لە بازاڕەکانە بەرزونزمەکە زیاتر لەمەش بۆ هەرێمی کوردستان کێشەیەکی گەورەیە چونکە ئێمە دەرەچەمان نییە بۆ سەر دەریا کراوەکان وە لە ئەنجامی ئەمە ناردنە دەرەوەی نەوتی هەرێمی کوردستان هەمیشە ئەبێتە ئەسیر و یەخسیری هەڵوێستی دەوڵەتانی دراوسێمان بۆ ناردنە دەرەوەی نەوت کەواتە پێویستمان بە بوژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بوژانەوەی ڕێگاکانی هاتووچۆ ڕێگا استراتیژیەکان بۆ هاتووچۆ پێویستمان بە گەشەپێدان بە کەرتی پیشەسازی هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی پیشەسازی پێترۆکیمیایی و پیشەسازی تەحویلی پێویستمان بە کەشەپێدانی کەرتی کشتتوکاڵ هەیە لە هەرێمی کوردستان و پێویستە سەرچاوەکانی داهات زیاد بکەین و ئابووری هەرێمی کوردستان بکەینە ئابووریەکی گەشەکردو و پشت ئەستور بە بنەما فەلسەفەیە تازەکانی بواری ئابووری لەسەرەتای ئەمەجگەلەوەی بوو سەکەشم پێ بڕیت بەجگەلەوەی کە بە هەدەردانێکی گەورە لە سامان لە هەرێمی کوردستان بوونی هەبووەوە نەمانتوانیەوە ئەو داهاتشی کەتەنان لە عراقەوە هاتوۆتە هەرێمی کوردستان بە باشترین شێوە سوودی لێوەربگرین بۆ بوژانەوەی کەرتە جیاجیەکان بە کەرتی گەشت و گوزاریشەوە. کەواتە لەم ڕوانگۆ ئەمەیە بپرسم پەرلەمانی کوردستان تا چەند ئاگادار و چاودێر و متابع بووە بەسەر گرێبەستە نەوتیەکان و پرسە هەستیارەکان لەوەتی پەرلەمانی ئێستای ئەم خولە ئێستا دەست بەکار بۆ گرێبەستی نەوتی ئەنجام نەدراوە بەڵام
هەمووی ئەوەی لە ڕابردووش هەبووە ئێستا لەلایەن لیژنەی پەیوەندیدار لە پەرلەمانی کوردستان کە لیژنەی وزە و پیشەسازی و سەرچاوە سروشتیەکانە متابعە ئەکرێەوە بە دەوڵەتچوونی بۆ ئەکرێەوە تەحلیل ئەکرێت. لە سەرەتای بەرنامەکە ڕۆڵی بەرگری و بەرخودانی هێزی پێشمەرگەت لە بەرەکانی جەنگ بەرز نرخاند. ئەمەوێ لەسەر مەسلەی خستنەوەی هێزی پێشمەرگە و بارودۆخی هێزی پێشمەرگەی کوردستان بپرسم پەرلەمان لەملایەنەوە چ خەمێکی خواردەوە چ پرۆژە و ئەجێندایەکی هەیە بۆ ئەو دۆخێک کە ئێستا پێشمەرگەی گوزارێنێ. هەر لە مەسلەی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و بە پیشەییکردنی هێزی پێشمەرگە و بە زیاتر تۆکمەکردنی هێزی پێشمەرگە تەنانەت تەجهیزکردن و تەسلیحکردنی هێزی پێشمەرگەش پەرلەمانی کوردستان بڕیاری پەسەند کردووە و ئەم بڕیارە بەردەوام متابعەیەکە لیژنی پێشمەرگەی ئێمە بەردەوام متابعەی جێبەجێکردنی ئەو بڕیارەی خۆی کات کە لە پەرلەمان دەرچووە و هەوڵیەوە درێت کە فشار کرێ بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە. بە ڕوونتر پێم بڵێ چیتان کردو بۆ خستنەوەی هێزی پێشمەرگە ئەوەی کە بەدی ئەکرێت تا ئێستا بڕیارمان دەرکردووە و لیژنەی پێشمەرگەش ڕۆژانە چاودێری ئەم پرۆسەیە کات کە بزانێ بەرەو کوێوەگاتوە چۆن ئەڕاتە پێشەوە. بەڵام هێشتا ئەوەی کە بەدی ئەکرێت هەنگاوێکی ژی دێنراوە بۆ یەخستنەوەی هێزەکان هەندێک هەنگاونراوە لەو هەنگاوانەوەیە کە سەرجەم ئەو چەکانی کە ئێستا یەن هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە وەریانەگرێ و وەزارەتی پێشمەرگە سەرپەرشتی دابشکردنیانەکە و دواییش هەر لە ئیمرەی وەزارەتی پێشمەرگە بێ لە مەسلەی دارایی وەزارەتی پێشمەرگە بەرەو پێشوون هاتۆتەکایەوە و ئێستا هەموو ئەو پارانەی کە موچە و ئەو خەرجانەی تری پێشمەرگە لە ڕێگەی وەزارەتی دارایی و سەرفەکرێک ئەمەش گرنگە و هەنگاوی تریش لە ماوەیدا هاتووەتەکایەوە بۆ ئەم بۆ جێبەجێکردنی و بڕیاری پەرلەمانی کوردستان و یاسا بڕیارەکانی تری پەرلەمانی کوردستانیشکە لەم بۆڕێیان هەر لەسەر مەسلەی پێشمەرگە لە ڕوانگەی یاساییەوە بە سوپاییکردنی هێزی پێشمەرگە باز لەوەکرێک کە نابێ ئیدی حیزب هێزی چەکداری هەبێت لەم لایەنەوە بە تایبەت لە باردۆخێکی ئاوا پەرلەمان چ یاسایەک چ بڕیارێک چەنگاوێکی جدینەوە خۆی ئەوە هەم یاسای حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان دقێکی لەو شێوەی لە خۆگرتووە هەم یاسای وەزارەتی پێشمەرگە و هەم ئەو بڕیارێکی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بۆیە ئەمە پێویستی بە هیچ شتێکی تر نییە جگە لەوەی کە پێویستەکە جێبەجێ بکرێت. بۆچی تا ئێستا پاش تێبەربوونی 9 مانگ بەسەر جەنگ تا ئێستا وەزیری پێشمەرگە بانگهێشتی پەرلەمان نەکراوە؟ ئەندامانی پەرلەمان ڕەنگە هێشتا بە زەڕوریان نەزانی بێ کە وەزیر پێشمەرگە بانکرێتە پەرلەمان بۆ ئەوەی سەبارەت بە کۆی ئەو بارودۆخە پرسیاری ئاڕاستە بکرێت بەڵام پرسیار لە ڕێگەی ئەندامانی پەرلەمان بە شێوەیەکی نووسراوە ئاڕاستی وەزیر کراوە سەبارەت بەم دۆخە و چەند جاریش هاتۆتە بەردەم لیژنەی پێشمەرگەوە لەگەڵ ستافەکەی و سەرپەرشتیاری یەکەکانی 70 و 80 هاتوونەتە بەردەم لیژنەی پێشمەرگە و ڕوونکردنەوەی پێویستیانیاوە سەبارەت بە کۆی ئەو پرسیارین کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە گرنگ سەرۆکاتی هەرێمەوە بە گرنگ نازانێت کە تا ئێستش بارودۆخ و سەرۆکاتی پەرلەمانە سەرۆکاتی پەرلەمان ببوورە تا ئێستش ئەوە بە گرنگ نازانێت کە بارودۆخی هێزی پێشمەرگە بارودۆخێکی نالەبارە چ لە ڕووی موچەوە چ لە ڕووی ئاسایشەوە چ لە ڕووی داوەشبوونی هێزەکانەوە چ لە ڕووی یەکنەخستنەوەی هێزی 70 و 80 چ لە ڕووی ئەو لێدوانانەی کە لە میحورە جیاوازەکانەوە ئەدرێ ئایا ئەمانە پرسی گرنگ نین بۆی کە لە ئێستایا پەرلەمان لەگەڵ وەزیری پێشمەرگە تاوتوی بکات؟ هەموو ئەم پرسانە لیژنەی پێشمەرگەش لەگەڵ وەزیری پێشمەرگە تاوتویان کردو. طبعاً سەبارەت بە مەسلەی موچە سوپاس دەکەم کە ئەو بابەتەش وروژان سەبارەت بە مەسلەی موچەی هێزی پێشمەرگەش هەم لە بڕیارەکەی پەرلەمانی کوردستان سەبارەت بە هێزی پێشمەرگە هەم چەند پرۆژە یاسایەکیش خوێندنەوەیان بۆ کراوە بۆ باشترکردنی بژێوی ژیانی هێزی پێشمەرگە بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە سەرچاوی تەمویل بۆ ئەم بابەتە تا ئێستا بوونی نییە چاوەڕێمانە کرد لە دوای جێبەجێکردنی بودجەی عێراق و لەبەرەوەی کە لە بودجەی عێراقا میزانیە بۆ هێزی پێشمەرگە تەرخان کراوە بتوانرێ ئەو یاسا و بڕیارانەی پەرلەمانی کوردستان جێبەجێ بکرێت بەڵام ئێستا حکوومەت ناتوانێت ئەو بڕیاری پەرلەمان جێبەجێ بکە ئەو پرۆژە یاسایانەی کە هەن لەبەرەوەی حکوومەت ناتوانێت جێبەجێ بکە بۆیە لە پەرلەمان پەسەند نەکراوە سەبارەت بە بژێوی ژیانی پێشمەرگە. سەبارەت بە بێدەنگی وەزیری پێشمەرگە لەم دۆخەیە پەرلەمان هیچ بەدواداچوونێکی کردووە یاخود هیچ
چاودێریشی ئەوەی کردووە کە بۆچی وەزیری پێشمەرگە وەک پێویست دەرناکەوێ و لێدوان نادا لەسەر بارودۆخەکە و بە کورتی و بەجددی وەزیری پێشمەرگە من نامێ لێرە مدافعم لە وەزیری پێشمەرگە بەڵام وەزیری پێشمەرگە ئیشەکە بۆیە بێدەنگە ینی پێ دوایە ئێستا قۆناغی قسەیە یا قۆناغی ئیشکردنە قۆناغی ئیشکردنە تەواو قۆناغی قسەکردن نەما پێویستە کات ئیش بکەین هەمومان ئیش بکەین ئەگەر خەڵکێک هەبن چاوەڕێی لێدوانێکی سەرۆکی پەرلەمان لێدوانێکی گرنگی وەزیری پێشمەرگە ئەمەوانە کە خەڵک چاوەڕێ بکە کە ئێوە لێدوان بن گفتوگۆ بن دەربکەون قسە بکەن هەر کاتێک پێویستکە بەڵێ لە ئێستا پێویستە بەڵێ پێویستە کات قسە بکرێ پێویستە کات لێدوان ئێستا پێویست نییە ئەو کاتی کە ئەمە کێشەکان ئەگەنە بن بەست پێویستە کات قسە بکرێ ویان ئەو کاتی کێشەکان گەیشتنە چارەسەر پێویستە کات قسە بکرێ من ئەمێ ڕوونکردنەوەی بەم لەسەر ئەو بابەتەکە فەیسەڵ لە مەسەلەی ژوورە داخراوەکان و ڕاستی لە دنیای دانوستانی تەنانەت لە دانوستانی نێودەوڵەتیش لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی وەکو ئەنجومەنی ئاسایشی سربەنەتەوەی یەکگرتوەکانیش هەندێک دانیشتنەکان و توێژەکان بەداخراوی ئەنجامەدرێت بۆ نمونە بڕیار لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی 3 درافتی هەیە 2 درافتیان کەس نایبینێ بەڵام درافتی سێهەم کە هێتە و توێژکردن و دەنگدان هەموو دنیای بینێ و لەسەر سایتی ئەنجومەنی ئاسایشیش بڵاوەکرێتەوە و تەنانەت ئەگەر لەسەر درافتەکەش نەگەیشتنە ڕێککەوتن درافتی سێهەم بڵاوەکرێتەوە ئەوترێ نەگەیشتنە ڕێککەوتن لەسەری دانوستان هەمیشە و توێشکردن هەمیشە پێویستی بە فترەیەک هەیە بۆ ئەوەی بگاتە دەرەنجام بەڵام دانوستان گەیشتە دەرەنجام یان نەگەیشتە دەرەنجام پێویستە کات ئەوە ڕابگەیەنرێ بۆ خەڵک بەڵام وەکووتم تەکتیکی تەفاوزی چەندێک جار پێویستی بە تەکتیکی ئیشکردنی چەندێک جار پێویستی بە بێدەنگی بەڵێ ببوورە دکتۆر ئەڵبەتە منیش بەبەستم ئەو پرسانەیە کە لە بەرژەوەندی گشتی خەڵکایە کە مای چاوەڕوانی خەڵک سەبارەت بە هەر لەسەر هێزی پێشمەرگە سەبارەت بە هێنانی هاوکاریە لۆجیستی و سەربازیەکانی وڵاتانی دەرەوە بۆ هەرێم پەرلەمان لەملایەنەوە چەند چاودێرێکی جددی بووە چکم ترس و دەنگۆی جیاواز هەیە لە بەتایبەت لە دابشکردنی و چەکانی کە دێنە هەیە منەمێت ئەو بەتەواوەتی بۆ جەنابتان بۆ بینیانتان پشڕاستکەمەوە کە لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان بەردەوام متابعی ئەم پرسەیە و بەردەوام لەسەر خەتن بۆ چاودێریکردنیان پرسە بۆ هیچ مەترسیەک لە ئارایانە زۆر جار ئەوترێت ترسی ئەوە هەیە کە ئەم چەکانە کەونە دەست هێزێکی دیاریکرا و لە ئایندا وەکو بەبەرۆشی خۆرد خۆیان بچێتەوە ینی ئێوە هەوڵتان ناوەکە ئەم دابشکاریە لە خزمەت دۆخەکەیا بێ لە خزمەت بەرەکانی جەنگا بێ نەک حیزبێکی دیاریکرا ئەو چەکانە لە ئیمرەی وەزارەتی پێشمەرگە ئەبێ وەزارەتی پێشمەرگە وەریانەگرێ وەزارەتی پێشمەرگە ئەبێ آخر ئێمە چاودێریان پرۆسەیەکەین بزانین ئەمە جێبەجێکرێیان نا لیژنەکەی ئێمە چاودێریان پرۆسەیە کە بزانێت جێبەجێکرێیان نا لەلایەن وەزارەتی پێشمەرگە و لایەنە معنیەکانی تر و دواتر کە پێویستی شامپیۆنەما جەبهەکان پێویستیان پێینەما پێویستەکە تەسلیمی وەزارەتی پێشمەرگە بکرێنەوە زۆر باشە سەبارەت بە کەیسی شنگال کەیسیشی دیکەیە لە کەیسە گرنگەکان بەتایبەت لە دوای هەڵایسانی ئەو جەنگی کە بەرەوشی کوردی گرتووە جینۆساید و قەتڵ عام و کۆمەڵکوژی یەزیدیەکان لە شنگال لە پەرلەمانی کوردستان تا چەند کەیسێکی گرنگە تا چەند بە دوایە چوون و کارتان لەسەر کردووە ڕاستی دڵخۆشم بەوەی کە یەکێک لەو کەیسانەی کە زۆر باش لە پەرلەمانی کوردستان کاری لەسەر کرد کەیسی جێنۆسایدی شنگال کوردانی ئێزیدی شنگال و هەڵبەتە پێکهاتەکانی تریش بە شێوەیەک لە شێوەکان توندوتیژیان بەرامبەر ئەنجامدرات و هەندێک لەو تاوانانی کە بەرامبەریان ئەنجامدرا ئەوەی کە بەرامبەر مەسیحیەکان ئەنجامدرا بەرامبەر بە شەبەک ئەنجامدراوە بەرامبەر بە کوردی موسڵمانی تریش ئەنجامدرا هەندێکی ئەچێتە بابی تاوانی جەنگ و هەندێک ئەچێتە بابی جێنۆسایدەوە بەڵام کەیسی شنگال و کەیسی جێنۆسایدی شنگال پەرلەمان خۆشبەختانە توانی بیگەێنێتە دادگای باڵای ڕۆمە باڵای دادگای باڵای تاوانەکان و ئەم کەیسە یەکەم کەیسی کووردە لەکەم کەیسی جێنۆسایدی کووردە کە دادگاکە وەری گرتووە ئێستا دراسەیەەکە و چاوەڕی بەڵگەی زیاترە و حکوومەتی لیژنەیەکی پێکێناوە بۆ ئەوەی بەڵگە بە دادگاکە بە هەندێک بەڵگە پێویستن حکوومەت لیژنەیەکی بۆ دروست کردو بۆ ئەوەی ئەو بەڵگانە تەسلیم بە دادگاکە بکە و ئەم کەیسە
پێویستی بۆیە لە ئاسی نێودەوڵەتی کاری پێ بکرێت وەگەرنا لەسەر ئاستی ناوخۆ لەوە ئاسانتر نەبوو لە پەرلەمانی کوردستان ئێستا زۆر جار ڕخنە لە ئێمە جیرێڵن لە پەرلەمانی کوردستان بڕیاریان دەرنەکردەوە بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی شنگال لەمە ئاسانتر نییە گلەیەک لە ئێوە بوورە گلەیەک لە ئێوە لەم لایەنەوە ئەوەیە کە ئەم کەیسە لیژنەیەکی هەمیشەیی خۆی هەبوو لە پەرلەمانە بەڵام ئێوە سەرباری ئەو لیژنەیەکی کاتیتان بۆ دروست کردو ئەم لیژنە کاتی هێشتا ئێستا نەکۆبۆتەوە نەکەس زانێکیە نە دیار نییە چەندۆی کێشە ئەوە هەیە کە ئەمە ئەندامانی پەرلەمان داوایان کرد ینی لە گفتوگۆکانی پەرلەمانە داواکرا هەم لە ڕاستپاردەکانی پەرلەمان کە لە دانیشتێکی نائاساییە باسی کەیسی شنگال کرا لە ڕاستپاردەکانە ئەندامانی پەرلەمان دەنگیان بۆ ئەوە داوە کە لیژنەیەکی وا دروست بکرێ و هەم ئەو لیژنەیە لەسەر پرۆژە بڕیارێکی ئەندامانی پەرلەمان پەسەند کراوە لە پەرلەمان سەرڕایەوەی کە باسمان کردووە کامە لیژنەیەکی هەمیشەییە بەڵام ئەندامانی پەرلەمان داوایان کرد ئێستا کە ئەزانین ئەمە لیژنەیەکی هەمیشەییە ئەم کەیسە لیژنە هەمیشەیەکە متابعەکە لە ڕووی داڕژنی یاساکانی مرۆڤ بەڵێ لە ڕووی دەرکردنی یاساوە گلەیەکی دیکە ڕوبەڕووی ئێوە بێتەوە بۆی کە پەرلەمانی کوردستان سست و لاوازە لەوەی کە یاسا وەک پێویست دەرکە لە ماوەی ساڵێکە پەرلەمانی کوردستان 4 یاسایی دەرکردووە لە کاتێکە پەرلەمانی وڵاتان لە ساڵێکە بە سەدان یاسا و سەدان بڕیار دەرەکات بۆچی 4 یاساتن دەکردو لە ساڵێکە خۆی لەمڕۆ کەم و کورتیمان هەیە من نایشارمەوە ئەمەشی بەشێکی پەیوەندی بە کەمە زمانی خۆمان و ئەندامانی پەرلەمانەوەی کە تازە دەست بەکاربوون لە پەرلەمان وەڵام ئەمە حاڵەتێکی ئاساییە یعنی خولی پێشووی پەرلەمانی کوردستانیش لە خولی گرێدانی یەکەمیە هیچ پرۆژە یاسایەکی دەرنەکردووە هیچ یاسایەکی پەسەند نەکردووە ئێمە لە خولی گرێدانی یەکەممانە یاسامان پەسەند کردووە خولی گرێدانی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش تا بە ئێستا هیچ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دەست بەکاربوونیەوە تا بە ئێستا هیچ یاسایەکی دەرنەکردووە من نامێ پاسە بۆمە بێت بەڵام وا لیژنەکان دەست بەکارن ئێستا زۆر بە شێوەیەکی جدی کار بۆەوەکەن کە راپۆرت لەسەر ئەو پرۆژە یاسایانی بۆیان ڕۆشتووە ئامادە بکەن هیچ راپۆرتێک لە بەردەمە ئێمە نەماوەتەوە لە دەستی سەرۆکایەتی نەخینە بەردەمەی کارەوە بەڵام ئێستا لیژنەکان ئەکتیڤترن بۆ ئەمە من کاتی بەرنامەکەم تەواو بێت دکتۆر بنبەخشە ئەمێ دو پرسیار کە مەگەر زۆر بە خێرایی وەڵام بێتەوە سەبارەت بە کێشە مزمن و درێژخایەنەکانی نێوان هەرێم و بەغدا پەرلەمانی کوردستان تا چەند چاودێر و ئاگادارە بەردەوام متابعی ئەم کەیسەکەین هەڵبەتە ئەبێت بە شێوەیەکی زۆر قوڵ مراجعەی ئەوە بکەینەوە کە ئایا ئەتوانرێ بەم شێوەیە کێشەکانی عێراق هەروە بە هەڵپەسێرایی بمێنێتەوە یان کۆتایی نایەم کێشانە پەیوەندی بە پێک هاتی دەوڵەتی عێراقەوەیە بەڕاستی من پەیوەندی بە کوردەوە نییە پەیوەندی بە پێک هاتی دەوڵەتی عێراقەوەیە کە لەوەتی دروست بووە بە شێوەیەکی هەڵە دروست کراوە و ئەویسترێ حکوومەتێکی مرکزی لە عێراق حکمی هەموو عێراقکە لە ڕابردوو و لە ئێستاش من ناڵێم ئێمە کەم و کورتیمان نیە لە هەرێمی کوردستان کەم و کورتیمان هەیە حکوومەتی ئێمەش کەم و کورتی هەیە بەڵام بەشێکی گەورەی ئەم کێشانە پەیوەندی بە عەقڵێتی حکومڕانیکردنی عێراقەوەیە بەم شێوازە عێراق بەڕێوە ناچێت بەڵکو پێویستەکات ئیلتیزام بە دەستورەوە بکرێ و شێوەیەک لە خۆبەڕێوەبردننی تاو لە هەموو ناوچەکانی عێراق بێتەکایەوە زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان سپاس بۆ بەرزاریت لە بەرنامەکەمان دومان کردی بەڕێزان دیدار گفتوگومان لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمانی کوردستان بە کۆتایی گەشتا چاوپێکەوتنێکی تر و دیدارێکی تایبەت بخواتان سپێنی خواتان لەگەڵ ئیرۆ سپاس